هێشتا هاوین لە ڕۆژەکانی سەرەتایدایە. گەرما تەنگی بە گەرمیان هەڵچنیوە. پلەکانی گەرما لە 50 پلەی سلیزی نزیک دەبنەوە. ئەمە کاریگەری لەسەر ژینگە و مرۆڤ و زیندەوەرانیش دروست کردووە. جاران وانەوی سار بیوهانی کەمەسار بێت وەک ئەمە نییە. ئەم سێ ساڵ بارانواری دنیا وشکی کردیە. لە بەلەی خوارە دەسەکەنەمانە کرد لە گەڕەکەی گەرماوی ئاو کوونەمانشە خوارد نە بەفربی و نە هیچی ئەو گەرمان نەوی بەیساکە تای ناو شارەکە کشتی قیرە کشتی بەردەیە کشتی پانکەیە کشتی هەراو سیارەیە وڵات لە گەرما کوڵیام کاریگەری گۆڕانی ئاوهەوا لەگەڵ قەتیزبوونی گەرمای گوێی زەوی کاریگەری زۆری کردووەتە سەر پلەی گەرما و لەسەر وەرزی هاوین لە وەرزی زستانیش کاریگەری نەرێنی هەبووە. بەڵام ئەوەیە کە ئێمە چی بکەین بۆ کەمکردنەوە و یان خۆگوجاندنەوەی لەگەڵ ئەمە ئەو شەوەتانێ بتوانین پشتێنی سەوز دروستکەین. سایە و سێبەریش لەم هاوینە گەرمەدا و نەوزبەخش نین. هاوینێک تەنانەت سەهۆڵیش ساردی ناکاتەوە. گەرماکەی گەرمیان ئەگەر خۆپارێزی بۆ نەکەی تەندروستیش ئەخاتە مەترسیەوە. تیشکی خۆر تیشکی سەروەنەوشەیی تایە یوڤی لایتی پێڵەن سەروەنەوشەی ئەو بیمان هەیە کە بەڕێژێکی زۆر تەسیر لە پێستەکە پیرمانەکە چرچیمان بۆ زیاد دەکا خاڵمان بۆ زیاد دەکا پەڵەمان بۆ زیاد دەکا لە هەمووشی خراپتر شێرپەنجەی پێستە کە هەندێک شێرپەنجەی پێست ڕاستەوخۆ بە تەسیری خۆر دروستە بن لە هاویندا تیشکی سەروەنەوشەی بە ڕێژێکی زۆر زیاتر ئەگاتە زەوی و بە تایبەتیش لە کاتژمێر دەی بەیانی هەتا 4 ئێوارە. ئەو وشکە ساڵی 2 ساڵە لە گەرمیاندا هەیە. ئەوەندەی تر تینی خۆر و گەرماکەی زیاتر کردووە. وا بڕوات ئەم شیعرەی شاعریش دڵ فێنک ناکاتەوە کەوتوویەتی گەرمیان گەرماکەت تینی گیانمە ساڕێژی ئێشی پشت و شانمە. سامانکەریم کورد چاد نیوز کفری.